مامەجان بازارەکان کراوەتەوە بەڵام وەزع گوزەرانی بازار و ئیش و کار چۆنە؟ وەڵا لەو پەڕی خراپیە لەبەرەوەی ئەو نەخۆشیە بڵاو بوویتەوە لە سەرتاسەری دنیاە لێرەش جەنابیان و مەعاشیان پێ نادرێ ئەوەی مەسەلەکە و باشە یعنی بزەبت کارەکەی ئێوە پەیوەستە بە معاش وەگەر معاشدا بەشکری ڕاستەخۆ بازارەکان دەبوژێتەوە بەخوای هەتا حدەچی کەم زۆر نا چکەمە ئێستا برێن معاملەمان لەگەر تورکیا و ئێرانە و کە نەتوانین بچی بێ و ئەو نەخۆشیە دەوری زیاتر بەڕێ من باشە بەشێکی زۆری دوکانەکان و تۆژ نووسیوتە تەنزیلات و داشکان ئەم داشکان و هەڕازمە بەست پارچێ بە 10,000 دەدەم دە ڕۆژە 2 پارچەم فرۆشتیە وەڵا لەو دوکانە هەبێ زارمەندی دانیش باشە کلێشتان لەسەرە؟ کلێشمان لەسەرە ئەگەر وەزعەکە ئاوە بڕوا بزەبت ئاوا بێیش و بێکاربن دەتوانن بەردەوام بن لە کاسبیەکەتان؟ بەخوای لەوانێ هەمانگە دوومانچکە ئەم بە نسبەت خۆم ئەرێوەڵ باشە چیتان بەو کرێ داواکاریتان چییە؟ وەڵا داواکە چێ جەمانێ دەگرێن و باسی چ دەکەن؟ باشە باش دەرێت و لە ئەستێرشکە دەژی برای عەزیزم وەڵام من لێرە دەژیم بەڵامی تر خۆت ناکرێ میلەتیش کڕ بێ هەبێ هەر داواکاریە بێ کاکە داواکاری لە چێ داوا دەکەیت چێ جواب بدەداتەوە باشە لەوەندە بێهیوای بێوای نەبمەی کوور لە وەزعەتەوە بێوان چنەوە چێ تو داواکاری ئەوە ئەوگۆ شەو ڕۆژ مقابلەی خەڵکی دەکەن چێ جێتێ کەس جوابی داینەوە بکەین بەڕای تۆ چۆن چارەسەری ئەم کێشانە؟ وەڵای چارەسەر ئەوگە خوایە بەهانەی ئەو ملەتەی دابێ ئەو ملەتەش بەڕێ من مستحقە خراپتریشی بەسەر بێ حەقی نەگرتووە خوا بەهانەیەوە بێ وەڵای دیارە شەیتانە